شتێک نەماوە بە ناوی گەنجەوە بۆ هەموو گەنجەکانمان بە ڕۆژا خەوتون بەشەوە دێنە دەرەوە. من ئەگە پەیامنێرم ئەمڕۆ ئەڕۆم ئیش لەسەر خەڵکی کەم دەرامە دەکەم. یامە ببی بە چەکدار یامە ببی بە کرێکار ئەم تونەدا تونوری ئەمە داخراوە تونێکی داخراوە هیچ کاسبێکی تێدا نییە. زۆر جار بێمەی پەیامنێر و میدیاکار دەوترێت بۆچی کار لەسەر فڵان و فیسار بابەت ناکەم یاخود پێمان دەڵێن ئەگەر من لە جێگەی تۆ بوومایە کارم لەسەر ئەو بابەتە دەکرد. ئەمڕۆ ئەم پرسیارە ڕوبەڕووی هاوڵاتیان دەکەینەوە کە ئەگەر تۆ لە جێگەی من ئەمڕۆ پەیامنێر بیت کار لەسەر چ بابەتێک دەکەیت و چۆن کار لەسەر بیرۆکەکەت دەکەیت وە کەسێکیش لە جێگەی من دەبێتە پەیامنێر و کار لەسەر بیرۆکەکەی دەکات لەگەڵمان بن. ئەمڕۆ پەیامنێر بی و میدیاکار بی ئیشی ئەمڕۆت لەسەر چییە بێت و لەگەڵ خەڵکا باسی چیەکەیت؟ پێشکی بە خێراتتانەکەم بەخێر من سەر و سەر چاوم من ئەگە پەیامنێرم ئەمڕۆ ئەڕۆم ئیش لەسەر خەڵکی کەم دەرامە دەکەم. خەڵکی کەم دەرامەد ئەخەمە پێشچاوی ئەو خەڵکە سەرمایەدارانە حکوومەت بۆ ئەوەی ئاورێک لەو خەڵکە کەم دەرامەتە بنەوە. دنیا لەسەر معاناتی خەڵکی ئەرە بەڵە بەزەوەنە. کێشەکەشیان زۆرترەوەیە کە موچە نیوەنی موچە بەڵە بە ئامر موچە نەک کەسێک نییە و دوو کەس نییە بە ئام هەرێمی کوردستانی گرتووەتەوە کە ئەم بێموچەیە بەڕاستی کارەسات. ئێستا حالیان بێبازاڕیە بێموچەیە پەیامنێرم کار لەسەر بێموچەیەکەم. چۆن کاری لەسەرەکەی مەسەلەن نەچیتە لای خەڵک ئەچیتە لای بەرپرسەکان لای بەرپرسەکان ئێمە سڵاو ڕێزمانێمە بەرپرسەکان بەخوا بەرپرسەکانیش هەر ئەبێ بچنەوە لای بەغا ئەچین لای هاوڵاتیانە بێ هاوڵاتیان قسە بکەن پرسیارکەن لە بەرپرسیەکان بچین لای بەرپرسەکان ئەم کێشە حەلکەن یان شتێ دۆزنەوە بۆ ئەم بێموچەیە. بۆ نمونە لە هەورامانین کولتور و فەرەنگی هەورامان جلوبەرگی بیناسازی باخەکانی ئیش لەسەرەوانە. چۆن ئیشی لەسەرەکەی پرسیاری چی لە خەڵکیەکەی؟ بۆ نمونە هەورامان تایبەتمەندی جلی هەورامی و تایبەتمەندی باخەکانی هەورامان و تایبەتمەندی ژنی هەورامان و بیناسازی هەورامان ئیش لەسەر ئەو سێ بڕگەیەکەم ئەو چوار بڕگەیە. لە چەند هاوڵاتیەکی کەشمان پرسی و لە تۆشە پرسین ئەگەر ئەمڕۆ تۆ پەیامنێر بی بابەتی ئەمڕۆ ئیشی ئەمڕۆت لەسەر چییە بێت؟ بەخێراتتانەکەم لە وڵاتی ئێمە و لە کۆمەڵگەی ئێمەیە زۆر شتەیەکە ئیشی لەسەر بکەی بەڵام بە حکمیەوەی کە من خۆم گەنجێکم پێم خۆشە ئیش لەسەر گەنج بکەم. چ بوارێکی گەنج بۆ نمونە؟ بە تایبەت بژێوی و معیشەتی گەنج و خاستن لە سنوورەکەی خۆشمانە ئەوی بزانین گەنج معیشەتی لەسەر چییە چۆنە و بە تایبەتتر لەم وەزعی بێ قەیرانی و بێموچەیە کە دەبینین ئەوانشی کە مۆزەفی حکومەتن ئەوانەی کە مامۆستان بە جۆرە لە جۆرەکان بەهۆی دواکەوتنی موچەوە. ئەگەر من ئەمڕۆ مایکەکەت بەمێ پێت خۆشە ببیتە پەیامنێر لە جێگەی من یان قەت بیرت لەو شتە کردوێتەوە؟ طبعاً توان بڵێم یەکێک لە خولیاگای ناڵێم منداڵیم بەڵام هەر لە تەمەنی 15 ساڵیەوە یەکێک بووە لە حەز و خولیاکانم کە ڕۆژێ لە ڕۆژان بتوان بمە میدیاکارێک دەڕبواری علامایشکەم. زۆر پێم خۆشە کەواتە من ئەمڕۆ ئەو بوارە بۆ تۆ ڕەخسێنم و مایکەکەت ئەدەمێ پێم خۆشە ئیش لەسەر بیرۆکەکەت بکەی و هەرچیش بە من بکرێ هەم یارمەتی دەدەم و هەمیش لەگەڵ تا باشە بۆ پەڕیتوانەوە لە خزمەتانە. زۆر باشە کەواتە چاکەت بخۆ و با بڕۆین ئیش لەسەر بیرۆکەکە بکەین. ئاگاداری لۆگۆکە بە تکایە بێ لۆگۆکەت ڕووی لە کامێرەکە بێت بۆی لۆگۆکە دەربچێ واگاداری جوڵەکانە بە. زۆر باشە هەر ویستمەوە قسەیە بکەم ئەمەلخان من کێشەی ئەو کێشەیەمەیە لەگەڵ مایکە بە حکمیەوەی کە خۆم زۆر حەزم لە دەست جوڵاندنە لە کاتی قسەکردنا بۆیە تۆزێ قورسە بەنیسبەت بنەوە کە مایکەکە سابت ڕابگرم لە بەردەم کەسەکەیە. ئاساییە لەبەرەوەی یەکەم جارتە ئاسایی ئەو کێشانت تووشە بێ بەڵام هەوڵ بدە دۆزێک خۆت کۆنتڕۆڵ بکەیت جوڵەکانە نەبێتە هۆی ئەوەی کە فۆکەسی بینەر زۆر لەسەر جوڵەکانە بێ وەک لە قسەکانە بڵێن دەو چوارچێوەیە دەرنەچێت جوڵەی چوارچێوەی ئاسایی دەرنەچێت یعنی ئەتیادی جوڵەیەکی ئەتیادی بکە وەکو ڕۆبۆتیش نابێ ڕابوەستی جوڵەیەکی ئەتیادی بکە بەڵام زۆر زیادەڕەوی لە جوڵەیان بکە. برام سڵاو لێ بێت. سڵاو لە تۆی بەڕێز. وەک دەبینین جەنابەت خەریکی معیشەت و فرۆشتنی ئەم شتانەی کردنەوە بازاڕە. جەنابەت خوێندن تەواو کردووە؟ من لە 2007ەوە خوێندنم تەواو کردووە خەریجی بەشی نەوتم تەواو کردووە. بتوانانی پێمان بڵێ وەزع و معیشەت و بژێوی گەنجەکان چۆنە بەعام لە پارێزگای هەڵەبجەیە بڵێن؟ خۆی ئەگەر بەتاوەتی گەنج لە سنووری ئێمەیە شتێک نەماوە بە ناوی گەنجەوە بۆ هەموو گەنجەکانمان بە ڕۆژا خەوتون بەشەوە دێنە دەرەوە ئیشێ نییە بۆ گەنج ینی هەلی کارێک نییە بۆ گەنج هەموو گەنجەکانمان
کەوتونەتە ژیانێکی زۆر زۆر ناڕەحەتە ئەوی سوسیال میدیایە بە ڕۆژە ئەخەون و بەشەوە مۆبایل جیاز ئەلکترۆنەکان بەکارێنن. باشە برام گەنجەکان بیانویان ئەوەیە کە ئیژ ناکەن، یعنی دەڵێن گەنج ینی هەلی کار نەماوەتەوە لەم شارەیە لەم شوێنەیە. تۆ قسەت چییە بۆ ئەو گەنجانی کاڵێن ئیژ؟ ئەگەر بتەوێت بۆ بڵێ هەلی کار بۆ خۆت بڕەخسێنیەوە تا من سەیریکە الحەمدولله هەلی کار بۆ خۆم ڕەخساندووە بۆ هەچ کەس لەسەها ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە هەموو کەسی ئەتوانێت بۆ خۆی بژێوی خۆی دابین کات. بەڵام ئایا تۆ خۆت قەنەعەت بۆ ئیشەیە ئەیکەیت؟ ئایا کەسی بەرامبەر ئەو ئیشەی بەدڵە سەر زۆرجا خەڵگەڵێ بۆچی تۆ ئیشەکەی تۆ خەرجی بەشەکەی بۆ ناچی لە بواری خۆتا ئیشکەی بەڵام دیکە نەبێت ناچاری ئەم میشاڵ بژێری لەم شوێنەدا تەنیا یەکەم خوێندنە یان ببی بە چەکدار یان ببی بە کرێکات ئەم شوێنەدا تونوری ئەمە داخراوە تونێکی داخراوە هیچ کاسبێکی تێدا نییە یان بێ بڕێ بۆ هەندەران یان بڕێ بۆ شار دیانێت لە گەنجێک وەکو خۆم لە زانکۆ تەواو کردو بۆ نمونە لێرە بۆ نمونە سەعات 5 بۆ سەعات 6 ئێوارە بۆ بانگی عیشا بە پادەی کەم لێرە چونکە لێرە تونوری لەم تونوری خورماڵ و دەور و بەرەیە بژێوی ژیان نییە تەواو کەمە بەتایبەتی لەم قەیراندا بۆیە گەنجمان یام ئەڕۆ یام لەم قەیراندا یام ئەبێ بە چەکدار یان بێ بە چەکدار یان بێ بڕە بۆ دەرەوەی سنووری هەڵەبجێ چونکە سنووری هەڵەبجێ هیچیان نییە. زۆر باشکەواتە تۆ لەو خاڵەیە جەنابە پشتی گەنجەگری کە پێی وایە لەم سنوورەدا بەعام ئیژ نییە و بۆیە بە ناچاریان بە ئیش دانیشتووە یاخود کوردستان بەجێڵێ کەواتە لەگەڵ لەم خاڵەدا پشتی گەنجەگری وایە؟ بەڵێ لەم خاڵە بۆیەکان و گەنجیشە خۆیت چونکە حکوومەتی هەرێم هیچ شتێکی نەڕەخساندووە بۆ گەنج.